داواکاریمانەوەیە حیزبی دیموکراتی کوردستان لە ساڵی 1993 لە هەرمۆتەنە قەڵایەکەش تقریبان هەمووی 7500 مەتر نابی لە گوندیمە بابرێن دوورە زارەکە دیکە ساڕوخی لێدا عنی پەلە ساسمە دەکاتە گوندی ئەو شینەگە ساڕوخە گەورانە تەوقعەکە چ دەبی لێرە ئەمە داواکاریمانەوە ئێستا دوونێ دەرێن شتە کرایە بابرێن دڵنەوەی بەس بەو دەرەجەی نییە لۆ لەبەرەوەی بەس قەڵایەکەیان وەرگرتە گەر هەموو شوێنەکانیان لێ وەربگیرێتەوە بۆ مەش دڵنیایە ئەمە پێمان ناخۆشە بڕۆنەوانەش وەچمە کوردن بەڵام لۆ مەترسی لۆ گیانی خۆمان بابرێن لۆ گوندی خۆمان مەترسینە لەبەر ئەوەی ئەگەر ئەوان لەوێ نەبن کۆماری ئیسلامی لێ نادا لەبەرچی ساڕۆ لە هەرمۆتەیەدا ئێمە زۆر نزیکین ئەوەی یەکجاریمان بدەنێ بابرێن ترس و ڕاوچێمان نەمینێ ئەوەمان کەنەوە کە جارێکی دیکە شتیوا ڕوو نادا ئەو ناکرێ ئەمە وا پێدرم لە نەوتسێ و ئەمە هەموو ڕۆژێ ڕاکە جاران بە تارە لەیدا ئێستا بە ساڕۆ لەیدا مەجموعەی دانیشتوانی گوندی هەرمۆتەینە هاتوین داوای حەقی خۆمان بکەین لەبەرەوەی وەزعی زۆر نالەبارمان هەیە لەبەر تۆبارانکردنەکەی ئێران کە هەموو وەختە کە ناو ساڵێ 2000 یان 3000 ئەو تۆبارانە دەکرێتن لە نزیک گوندەکەمان ئێمە قەلعەکە تقریبا 200 مەترێک دوورە لە گوندەکەمان دومین مەکتەبی لێیە ڕەوزەی لێیە متەوەسەی لێیە ئەوانە ئێستا هیچیان لە ناو گوندەکەی دەوام ناکەن تربیە تەحویلی کۆیە کردین ئیتر ئەو وەزع هەموو جارێک کە تۆباران دەکرێتن گوندەکە چۆل دەبی کەسی تێدا نامینێ دیان دێتە هەولێری یان دەستە ناو کۆیە ئیشەکەمان ئەوها و حیزبی دیموکراتیشمان بان کردی هاتین پێکەوە دانیشین کە ئێمە وەزعەکەمان ئەوها بڕک نالەبار دەبیتنەوەها بەو شێوەیە هەموو فترە هەمووشی فەلاحە ئەتو ناتوانانی فەلاحەتێکی بکەیت لە ئەسنایی فەلاحەتێکەکەی تۆپ بارانە لە تۆپ بارانەکەی کابرای فەلاحە تەرەکتۆری بەجێ شوێ لەسەر ئەرزی